لەگەڵ دابارینی یەکەم دڵۆپی باران بەسەر خاکە بەپیتەکەی کوردستان کە خاکی شارە زوورە، جوتیاران پەیتا بەرەو بێستان و زەویە کوشت و کاڵەکانیان بەڕێ دەکەون و بە ئومێدی ساڵێکی پڕباران و بەرهەم سەرەڕای نیگەرانیان لە بەردەوامی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان کە ماوەی 3 ساڵە زیاتر هیچ بڕەپارەیەکیان لە حکومەتی عێراقەوە پێ نەگەیشتووە. پارەکەم ناداتی ئەم ساڵ هیچی کردووە؟ مثال یەک بێلمرانمە شانوە نەمکێڵاوە تۆ نییە تێیکەم پارە نییە پێی بکێڵم بارودۆخم ناڕەحەت بووە و ژیانم نەماوە ڕزقم کردووە هیچ بەتەمای هیچ نییە. وەڵا گرانە کووتەکە گرانە کرێ سیارە گرانە کرێمەچینە گرانە هەمووی گرانە. جوتیارانیش نایشارنەوە کە وەزیری کوشت و کاڵ ماندوونە ناسانە بەردەوام بووە لە پەیوەندیەکانی بۆ ڕازیکردنی بەغداد بە ناردنی بەشە بودجەی جوتیاران و کۆبوونەوەی بەردەوامی لەگەڵ جوتیاران و گوێگرتن لە معاناتەکانیان بەرز دەنرخێنن و دەشڵێن ئەو بڕە بودجەی لە بەردەست وەزیری کوشت و کاڵدایە لە ئاستی پێویستدا نییە. عێلاقاتەکانی لەگەڵ بەغداد زۆر هەوڵەدات بەس لە گوێی ناکرد کاکە ئەوەی شێئیکار لێرە نایەڵن دەسەڵاتدارانی شۆڕبێتەوە اینجا کە وەزیرێکی خزمەتگوزارە وەزیرێکە هەوڵەدا بۆ فەلاح. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی کوشت و کاڵی قەزای شارە زووردا چاندنی گەنم و جۆ تەواوی بەشەکانی دیکەش بەرەو پێشچوونی زیاتری بەخۆیەوە بینیوە و هۆکارەکەشی بۆ هەماهەنگی بەڕێوەبەرایەتیەکەیان دەگەڕێنێتەوە لەگەڵ جوتیاراندا. سنووری بەڕێوەبەرایەتی کوشت و کاڵی شارە زووردا ژمارەی گوندەکانمان 47 گوندە کە 37 گوندی ئاوادانە 10 گوندی ئاوادانیە لە ژمارەی جوتیارمان 2730 جوتیارمان هەیە ژمارەی زەوی 121000 دۆنم زەویمان هەیە کە لەم ژمارەی 6000 دۆنمی دێمە 14000 دۆنمی بەراوە سەرەڕای قەیرانی دارایی بەڵام جوتیاران بە شێوەیەکی گەرموگۆڕ خەریکی فەلاحەتی خۆیان دەبن چی گەنم بێت چی سەوزە بێت چی ئاژەڵداری و پەلەوەری بێ هەرچەندە ئێمە توانای یارمەکو لە ڕووی مادیە ناتوان یارمەدەین بەڵام لە ڕووی معنەوی لە ڕووی زانیاریوە هەمیشە هاوکاری و پەیوەندی لە نێوانماندا هەیە ئەتوانین بە هەر شێوەیەک هەر شتێکیان بێ ئێمە یارمەتیان بدەین بەڵام کێشەی جوتیار کێشەیەکی ئەساسیە پێش قەیرانی دارایی کێشەکەرە بۆ نەک پەیوەندی بە قەیرانی دارایی هەبێ ئەو قەیرانەکان خۆی لە چەند خاڵێکا بینێتەوە یەکی لەوانە بێپلانی حکوومەتە بەڕاستی لە زۆرترین بوجە لە ساڵ 2 زیاتر نەبە بوجەی بۆدانە کێتە لە کێشەی سایلۆمانێکە گەورەترین کێشەیە بۆ جوتیار لە کای تەسلیمکردنی گەنمبای کێتە لە کێشەکان کێشەی بە بازارکردنە. کشت و کاڵ کە بە یەکێک لە سەرچاوەکانی داهات لە زۆربەی وڵاتان پشتی پێدەبەسرێت و بگرە لە هەندێک شوێن سەرچاوی سەرەکی داهاتە هەڵکەوتەی جوگرافیای هەرێمی کوردستانیش بۆ کشت و کاڵ لەبارە بەڵام بەهۆی بێپلانی حکومەتی هەرێم لە ساڵانی ڕابردوودا ئەم کەرتە بە تەواوی فەرامۆشکرا بوو لە ئێستاشدا بەهۆی گرنگیدان بەو کەرتە لەلایەن وەزارەتی کشت و کاڵەوە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی بەرهەمی خۆماڵی ڕوو لە زیادبوون دەکات. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارە زوور.